آله وأصحابه ومن سار على نهجه واقتفى. ئازیزان و خۆشەویستان، جەژنی قوربانتان لێ پیرۆز بێ و لێ مبارەک بێ. داواکارین لە خوای تەبارەک و تەعالی ئەم جەژنە پیرۆزکات لە هەموو لایەکمان، لە هەموو جیهانی ئیسلامی. خوای گەورە بە خێر و خۆشی و سرور و تەوفیق بێنێ بەسەرمانە، بیکاتە هۆکاری دەفعی بەڵاو و وەبا و نەخۆشی و ناخۆشی لەسەرمان. یا ربی خوای لێت ئەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە ناو جوانەکانی خۆت لەبەر خاتری خاترداران لە پێغەمبەران و سالیحان و پیاوچاکانت ماوەیە کە ئومەتی پێغەمبەری خوا ناڕەحەتە و زەلیلە و پەرتەوازەیە. لێت ئەپارڕینەوە عیززەت و نەسەتمان بۆ بگەڕێنیتەوە، یەکڕیزی و تەبایی بخێتەوە ناومان، خێر و خۆشیمان بۆ بگەڕێنیتەوە، دەفعی بەڵاو و وەبا و نەخۆشیمان لێ بکەی. ئازیزان و خۆشەویستان، جەژنی قوربان هەمووی ڕەمزە، هەمووی فەلسەفەیە، یادەوەری خێزانێکی پێغەمبەرە ئەبول ئەنبیایە، حەزەتی ئیبراهیم و حەزەتی هاجرە خاتون و حەزەتی ئیسماعیل، سەلامی خوای گەورەیان لەسەر بێ. یادەوەری ئەم خێزانەیە هەرچی مەناسیکی حەجەیە، لە سەفا و مەروە، لە بیری زەمزەم، لە ڕەجمی شەیطان، لە مانەوەی مینا، و هەروەها ئەو هەموو واجبات و مەناسیکەی حەج هەمووی کەوا لە جەژنی قوربان و ئەیام و تەشریقا کرێت، یادەوەری خێزانی پێغەمبەرێکە لە پێغەمبەران، سەلامی خوایان لەسەر بێ. یەکێک لەو یادەوەری ئەوان زیندووکردنەوەی سونەتی ئەبول ئەنبیا و سونەتی پێغەمبەری خۆمان سەڵات و سەلامیان لەسەر بێ، قوربانیکردنە. قوربانیکردن بەڕاستی هەمووی ڕەمز و فەلسەفەی عیززەت و نەسرەتی موسڵمانان و ئیماندارانە. خوای تەبارەک و تەعالی لە قورئانە بە پێغەمبەرە فەرمێچی لە کاتێکە کە ناڕەحەتیان کرد، بەردبارانیان کرد، پێیانوت ساعیری، پێیانوت جادوگەری، پێیانوت تۆوە جاخوێری چونکە کوڕت نییە. وەکو چۆن ئەم عادەتە سەیئەی زەمانی جارت ئیسەش لە موجتەمەعی ئێمە هەیە، ئەگەر کەسێ منداڵی نەبێ، کەسێک مەسەلە کوڕی نەبێ، بەس کچی بێ، ئەڵەن ئەوە جاخوێرە. ئەوە صیفەتی منافق و کافرەکانە. و جاخوێر ئەزانن کێیە؟ ئەوەیەکەوە ئیمان و دینی نەبێ، ئەخلاقی نەبێ، ڕەوشتی نەبێ، زاڵم بێ و ستەمکار بێ، جاسوس و فیت نەبێ، زبانی پاک نەبێ بەرامبەر مەسڵمان، ئەمەوە جاخوێرە. خوا بۆ پێغەمبەرە ئەفەرمێت ئینا ئەعطەیناکە الکەوثەر فەصەلی لڕەبیکە وەنحەڕ ئینە شانیئەکە هووە الئەبتەر. خوا ئەفەرمێت تۆوە جاخوێر نیت، ئێمە خێرێکی زۆرمان بە تۆ داوە ڕەسوولی ئەکرەم، هەزاران هەزار سڵاواتی لەسەر بێ، مەکانەتی تۆ زۆر گەورەیە لە دنیا و لە قیامەتە، ئومەتێکی زۆر هەیە، ئەمە هەمووینەوەی تۆن، ئەتباعی تۆن، شوێنکەوتەی تۆن، عیززەتە بۆ تۆ، شانازیە بۆ تۆ. بۆیە ئەو نازاری خوا فەرمێت وەک لە دنیا بەڕاستی ئومەتەکەم جێگەی شانازیمە. خوای گەورە فەزڵی داوە بەسەر ئومەتەکانی ترا، كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. هتا أمتي بيغمبر أمر بچاك ونهي لخراف بكا، براسي ما عزت سربرزية لاي پروردگار، باشتريني أمة خوشويستان أم بيغمبر أفرمي لقيامة شاء وأنا سيد ولد آدم ولا فخر ولواء الحمد بيدي. بيغمبر فرميت من قوري بني آدم نوكاني آدم لقيامة شاء لواء حمد وشفاعت بدس خومويا. خوا فرمي امام خيرانا من بتو داوة بوشي بيتاقة بي، هیچ بێتاقەت مەبە، نیعمەتی زۆرمان پێداوی خۆشەویستان. بۆیە خوا فەرمێن لە شوکرانە بژێریە، هەستە نوێژی جەژن بکە، جەژنی قوربان. اینجا لە پاشان قوربانی بکە، وەک بە بەدەن و سوپاس گوزاری پەروەردگارە بی، بە ماڵ و سەرد و سامانەکەیشی بەڕاستی سوپاس گوزار بە، قوربانی بکە، حەیوان سەر بڕە، دڵی فەقیر و هەژارانی ئومەتەکەت خۆشکە. ئینە شانیئەکە هووە الئەبتەر. ئەوانەی بە تۆ ئەڵێن ئەبتەر و جاخوێر، ئەوانە خۆیان ئەبتەری کوڕی ئەبتەرن، ئەوانە خۆیان وە جاخوێرن، چونکە کافر و مولعید و بێدینن، تۆ نیت. جا خۆشەویستان، لەم ئایەتەوە وەرەگیرێت خوا خێر و بەرەکاتێکی زۆری بە ئێمە داوە، صحەت و عافیەت، نیعمەتی ئیمان، نیعمەتی عیززەت. کاکە سەیری نەفسی خۆت کە، خوا چەنەها مەناعە و شەریکاتی لە جسمی تۆ دروست کردووە، بەڕاستی ئەمە هەمووی نیعمەتی پەروەردگارە. دوێنێ بە چای خۆمان بینیمان لە خستەخانەیەکی هەولێرە
کە ئۆکسیژین نەما ئەو نەخۆشانە چیان بەسەر هاو خوا شەریکەیەکی ئۆکسیژین لە جسمی توا دروست کردووە بۆ سپاسی پەروەردگار ناکەی وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون بەس سەیری نەفسی خۆت کە چاوت گوێت لوتت دەست و هێز و قودرەت و هەموو ئەندامەکانی گیان و هەمووی نیعمەتی پەروەردگارە بەسەر تۆوە ئەمە خوا ئەم نیعمەتانەی بە تۆ داوە کەواتە پێویستە تۆ دایمە سوپاسگوزاری پەروەردگار بی جەژن و ڕەمزی جەژنی قوربان ئەوەیە کەوا تۆ فێربی لەو عایلەی لەو خێزانە پێغەمبەرەوە لە خێزانی ئەو پێغەمبەرەوە کە سوپاسی پەروەردگار بکەی کە خوا نیعمەتی پێداوی کە خوا لە بەڵا ڕزگار دەکا کە خوا لە نەخۆشینەوە پارێزێ بەڕاستی ئەمە نیعمەتی پەروەردگارە بۆیە حەزەتی ئیبراهیم کاتێک خوای تەبارەکەوتەعالا کوڕێکی پێدا تاقی کردەوە خوا پێی فەرموو ئەبێ بیکەیتە قوربانی ئامادەوەی بکاتە قوربانی تۆ لەمەوە فێر بە گوێڕاڵی خوا بە ئەگەر بۆ سەربڕی نەخۆشی بێ ئەگەر بۆ نەفسی خۆشی بێ ئەگەر بۆ لە ناوبردنی مناڵەکەیشی بێ فەرمانی خوایە ئەبێ ئاوا فەرمانی خوا جێبەجێکەی نەک عوزر بێنیتەوە بڵێ ئەم فەرمانە و ئەم ئایەتە و ئەم حەدیسە بۆ ئەمڕۆ نییە بۆ کات و ساتێکی ترە نا فەرمانی خوا هەموو کات و ساتێک کە ئەمری کردووە نەگۆڕە فەلەن تەجیدە لیسونەتی لای تەبدیلا و تەحویلا خۆشەویستان ئەم پێغمەرە ئەم عائلە مطیعی پەروەردگار بوون ئەم باوکو کوڕە مطیعی یەکتری بوون ئامادە بوو سەری بڕێ بەڵام چونکە ڕاستی لەگەڵ خوا کرد چونکە لە سوپاسگوزاریا ویستی سەری بڕێ خوای گەورە ڕزگاری کرد بەرانێکی بۆ نارد وفەدەیناه بذبح عظیم ئەوە بەرانێکمان بۆ ناردی دەفعی بەڵام مصیبەت لە خۆت بکە مادەم تۆ ئامادەی سوپاسگوزار بی ئێتەعای خوا بکەی خوا فریاد ڕەسی تۆیە خوا هاوکاری تۆیە ئین الله یدافع عن الذین آمنوا خوا ڕزگاری کردی جا تۆی مسلمانیش خوا ئەم ناز و نیعمەتەی پێداوی خۆت هەموو کەس ئێزانێ خوا چەندی نیعمەتی پێداوە بۆیە ئەمە خێرێکی زۆر گەورەیە بەسەر تۆوە پێویستە سوپاسگوزار بی نوێژی جەژن بکەی و هەروەها نوێی شکر بکەی سوجدەی شکر بەری بە بەدەن ئەنجا بە ماڵ و سەرۆ سامانیش قوربانی بی حیوان سەر ببڕی ئەم قوربانیکردنە دەفعی بەڵاو مصیبەتەکە ئەم قوربانیکردنە سەدەقەیە و پێغەمبەرە فەرموویە بە سەدەقەکردن تەداوی نەخۆشەکانتان بکەن بە سەدەقەکردن دەفعی بەڵاو مصیبەت بکەن بە سەدەقەکردن عاقیبەت شەڕی لەسەر خۆتان لابن بۆیە قوربانیکردن دانراوە هەم سوپاسگوزاری پەروەردگارە و ماڵ و سەر و سامان و هەم دەفعی بەڵاو مصیبەتەکەی لە خۆت خۆشەویستان اینجا بەڕاستی کاتێککە تو ئەم تەکرد معنایە سوپاسگوزاری معنایە خوا پێت ئەفەرمێت وەک چۆن بە پێغەمبەرە فەرمێ ئینە شانیکە هو لەبتەر ئەو کاتە هیچ بەڵاو و باو ناڕەحەتێک کە تۆ گوێڕاڵی پەروەردگار بی سوپاسی پەروەردگارە کرد بە بەدەن و بە ماڵ و بە سەرۆ و بە سامان و خوا دەفعی بەڵاو مصیبەت و ناڕەحەتەکان لە تۆکە گەورەترین کردەوە لەم ڕۆژە حتا لە پارەبەخشینەوە لە هەموو شتێکە خێرتر بێ لە زگریش خێرتر بێ ئەزانن چییە قوربانیکردنە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ما عمل ابن آدم يوم النحر عملا أحب إلى الله من إهراق الدم وإنها لتأتي يوم القيامة بقرونها وأظلافها وأشعارها وإن الدم ليقع من الله بمكان قبل أن يقع على الأرض فطيبوا بها نفسا أو بيغمر ناس دار أفرميد أويكوا لك روشي جشن قربانا نيكردوا نوكاني آدم لجشن قربانا کردەوەیە خۆشەویستتر و باشتر و جوانتر و مستحەبێ بەلای خواوە لە خوێن ڕشتن و قوربانیکردن ئەو قوربانی ئەوەنە گەورەیە مەرکەبی ساڵحی قیامەتی تۆیە ئەنیسی ناوگۆڕی تۆیە سراج و چرای ناوگۆڕی تۆیە پێغەمبەر ئەفەرمێت بە مووەکانیەوە بە کوڵکیوە بە خوریەکەیەوە بە ئێسقانیەوە بە شاخەکەیەوە بە هەموو خوێن و شتێکیوە لە ڕۆژی قیامەتە ئەمانە بەڕاستی هەمویان هێن و تکا و شەفاعەت بۆ تۆ ئەکەن و هەمویان بەڕاستی بە ئەندازەی هەرموویەک کە پێوەیەتی ئیحسان و چاکەیەک بۆ ئەنووسێت اینجا پێغەمبەر ئەو خوێنەی کەوا پێش ئەوەی پێوێتە سەر ئەرز لای خوا جێئەگرێ و خوا لێت خۆش ئەبێ و لێت ڕازی ئەبێ بۆیە ئەفەرمێ فەطەیبوا بها نەفسا نەفسی خۆتان خۆشکەن بە نەفسێکی پاکەوە بە دڵێکی پاکەوە بیکەن یعنی یەکێک لە ڕەمزی قوربانی و مانا و واتای قوربانی کە خوا بێت ئەفەرمێت و پێغەمبەری فەرمووە بە ئومەتی پێغەمبەر ئەفەرمێت قوربانی بکە هەر ئەوە نێت و حەیوانە سەر بڕی و تەواو خوا بەو پێغەمبەری فەرمووە بە نەفسی خۆیان پاککەنەوە بە نەفسێکی پاک بە دڵێکی پاک بە دڵێکی ساف قوربانی فێری ئەوتەکە قوربانی بی بە نەفست
نفس و ئارەزوت بخەیتە ژێری پێت، هەوا و ئارەزوت واز لێبێنی لە دیل و کۆت و زنجیری نەفس ڕزگارێ بێ، یعنی ئاشتەوایی دروستکەی، یعنی شەرتەورە تۆ حیوانەکە سەر بڕی، بەڵام تۆ قسەت لەگەڵ دراوسێکەتان نییە، قسەت لەگەڵ جیرانتان نییە، قسەت لەگەڵ باوکتا دایکتا مەسەلە براتا قەوم و کەس و دۆست و عبابتان نییە، زوڵم و زۆرت کردووە، خیانەتت کردووە، ئامادەنی تۆ بە بکەی، ئەڵێ ئەتەوێ بە قوربانیەک نەجات دەبێ، نا قوربانی بوو ئەوەیە کەوا تۆ فێری قوربانی دان بکە، فێری ئەوتە بکە کەوا ئەو نەفسە و تەسکێ بکەی. قەد ئەفلح من تەزەکا، خوا ئەفەرمێت سەرکەوتووە ئەوەی کەوا نەفسی خۆی تەسکێ کردووە، دڵی پاک کردەوەتەوە. بۆیە بەڕاستی یەکێک لە ڕەمزی قوربانی و فەلسەفەی قوربانی فێرت بکە کە نەفست پاکەیتەوە، دڵت پاکەیتەوە، حیقدی تیانەیەڵی وەکون و عیباد الله ئیخوانا، بەندەی خوابن لە ژێر شعاری لا إله إلا الله محمد رسول الله، لەژێرەم شعارە تۆ ڕاستکەی ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب، کەواتە هەر نوێژەکەت هەر ڕۆژوەکەت شەرت نییە، خوا فەرمێتی لە هەموو ئاەتەکانە کە باسەکە بۆ بەرزی ئەخلاق تأکید لە تۆکە کە ئەخلاق و بەرز بێ، ڕەوشت و بەرز بێ، بەڕاستی کەسێک بی میفتاحی خێر و کلیلی خێر و چاکە بی، نەک مایەی نەکبەتی و بەدبەختی بۆ خۆت و کۆمەڵگاش بی. با قوربانی بکەی، با نوێژ بکەی، با سەدەقە با زەکات بی، بەڵام خەڵکی لێو ناڕازی بێ، دڵ و پیس بێ، خوا هیچی لێوە ناکات، سیلێ ڕەحم بەجێنێ خوا لێ قبوڵ ناکات، خوا بە مەلعونیش ناوتە با. ئەو دڵتە پاک نەکەیتەوە بە پاکێکی وا یعنی ئاشتەوایی دروستکەی خۆشەویستان. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ كونوا عباد الله إخوانا، کەواتە قوربانی و ڕەمزی قوربانی کە کردەوەی گەورەی لەم ڕۆژە ئەبێت تۆ فێربی وەک قوربانەکەیەکەی پێش قوربانەکە نەفس و پاکەیتەوە، دڵ پاکەیتەوە، ئەوسا نەجاتە بێ، نەک حەتاک و مەرگ کە ڕقی لە کەسی هەڵگرت دوژمنایەتی بکەی، درۆ و دەرەسەی بۆ بکەی، بوهتانی بۆ بکەی، جاسوسی بەسەرەوە بکەی، خەڵکی لێهاندەی، خیانەتی لێ بکەی، ئەمە زۆر تاوانە خۆشەویستان. بۆیە پێغەمبەرمان فەطەیبوا بها نەفسا، قوربانێکە و نەفست پێ پاکەرەوە. کات لە بەڕێستان ناگرم، یا ڕەبی خوای گەورە جەشنمان لێ پیرۆزکا و جەشنمان لێ مبارەکە و دڵ و دەروونمان پاکاتەوە، خێر و خۆشیمان بۆ بگەڕێنێتەوە، دڵی هەموو لایەکمان خۆشکە، یا ڕەبی خوا عیززەت و نەسرەت و سەرکەوتنمان بۆ بگەڕێنیتەوە. ئەم وەبا و نەخۆشی و ناخۆشیە کە ڕووی لە وڵاتی ئیسلامی و باقی وڵاتانی تر کردووە و شاری سلێمانی کردووە و کوردستان کردووە، خوایە بە بەرەکەتی ئەم ڕۆژە پیرۆزە لەبەر جاه و مەقامی حەزرەتی محەممەد المستەفا، خوایە لە سەرمان هەڵگری، ئەوەی تووشی وەشی فعاجۆ پلەی بۆ بنێرە، ئەوەی کەوا وەفاتی فەرمووی خوا پلەی شەیدی پێبەی، ئەوەی کەوا سەلامەت بۆ تا ئیسە، خوایە هەموو لایەکمان سەلامەتکەی، یا ڕەبی خوایە هەموو لایەکمان سەلامەتکەی. قوربانیکردنی ئەم ساڵی دەوڵەمەند و سەرمایەدارەکان و ئەهلی خێر و ئیحسان، خوایە بیکەیتە مای دەفعی بەڵا و مردنی خراپە و نەخۆشی و ناخۆشی لە خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و وڵات و نیشتیمانمان. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. هەڵسن لله وفي الله، بەدڵێکی پاکەوە لەبەر خاتری خوا بۆ بەرزی کردەوەکانتان، تەوقە و ئەمانەش هەرچەند پیانوتین نەکرێ باشە ئەمانە، بەڵام هەر گردن ئازایی لە یەکتری بکەن و سوپاسی یەکتری بکەن و دوعای خێر بۆ یەکتری بکەن. لله وفي الله، والسلام عليكم ورحمة الله وبركاته.